گفتوگۆکەین لەگەڵ زۆر بەڕێز دکتۆر تارق جەوەر شۆڤەکاری سیاسی لاولێرەوە ڕاستەوخۆ لەگەڵمانە. دکتۆر سلااو لێ بێم کاتت باش، سپاس بە بەشداریکردن لەگەڵمان. بە بڕوای تۆ ئەم وڵانەی زەیدی چ پەیامێکی لە پشتەوەیە؟ بەڵێ زۆر سپاس کاکڕامکۆ، ڕێز و سڵاو بۆ بەڕێستان بۆ بینەرانی کورسات نیوز. بەڕاستیدا هەمیشە مەسلەی بەرنامەی چاکسازی وەکو دروشمێکی جوان لەگەڵ دەستپێکردنی کاری هەموو حکوومەتێکی نوێ لە عێراق و هەرێمی کوردستان و تەنانەت بۆتە نەریتێک لە هەموو وڵاتانی دنیاشدا دەست پێ دەکات، چونکە دەزانن ڕای گشتی بە شێوەیەکی گشتی دژی گەندەڵیە، دژی نادات پەروەریە، کاری نایاساییە کە لە بواری بەڕێوەبردننی دەوڵەتدا بەڕێوە دەچێتن. بەڵام مەرز نییە ئایا ئەو بەڕێزە کە ئەم دروشمەی بەرز کردوتەوە و باس لەوە دەکا هەنگاوەکانی دەست پێ کردووە، ئایا بەرنمەکەی بۆ بەرەنگاربوونەوەی گەندەڵی ئەگەر سەیری بەرنمەی بەڕێز زەیدی بکەی لە پێشکەشکردنی بۆ پەرلەمانی عێراق و وەرگرتنی متمانەکەی، بەتەکید ئەمە کارنامەیەکی حکومیە کە بە شێوەیەکی گشتی دانراوە، نەچۆتە نێو وردەکاریەکان. کەسیش نازانی ئایا استراتیژ و بەرنامەی تایبەت بە سێکتەری گەندەڵی، بەرەنگاربوونەوەی گەندەڵی و چۆن و بە چەند قۆناغ و ئایا لە ماوەی 4 ساڵدا کۆتایی دێ. من پێم وایە عێراق لە وەتای دروستبوونی ئەو دەوڵەتە لە لایەن ئینگلیزەکانەوە هەتا ئێستاکە هەر لە سیستەمی گەندەڵیدا بەردەوامە، واتە گەندەڵی لەگەڵ خوێن و ئێسقانی جمگەکانی دەوڵەتی عێراقیدا تێکەڵاو بووە. بۆیە من پێم وانییە حکوومەتێک لەلایەن کەسێکی بەڕێزەوە کە بەبێ هیچ باگراوندێکی سیاسی و ئیدارەتی هاتۆتە ناو کایەی سیاسی بتوانێت ئەو بابەتە لە عێراق یەکلایی بکاتەوە. بەڵام تەنانەت بەس بۆ ئەوەی کە باسی کردووە هەنگاوێکی باشە هیچ نەبێ بتوانێت ئەگەر خشتێک لەسەر دیواری بەرەنگاربوونەوەی گەندەڵی دابنێ دەچێتە هەنگاوێک دەچێتە پێشەوە، کارێکی باشە. بەڵام لەمەدا پێویستی بەچی هەیە؟ پێویستی بەرەنگاربوونەوەی گەندەڵی تەنیا لە نێو بڕیارێکی ئەنجومەنی وەزیراندا قەتیس نابێتەوە کە تۆ بتەوێ قەرار بدەی و بڕیارمدا بەو شێوەیە تەعامل لەگەر سێکتەری نەوت بکەم، لەگەڵ دارایی بکەم، لەگەڵ مەسەلەی گەندەڵی بکەم. ئەمە پێویستی بە هاوپەیمانە سیاسیەکان هەیە کە پشتیوانی بکەن بە تایبەتی لە پەرلەماندا، لە دەسەڵاتەکانی تردا، لە دەسەڵاتی دادوەریدا. ئەمانش دەبی بەیەکەوە هەر هەمان هاوکار بن بۆ بەڕێز زەیدی و حکوومەتەکەی کە بتوانێت ئەو دروشمە جێبەجێ بکە. بۆیە من دەڵێم عێراق بەخۆی ئێستاکەش لە بەپێی هەموو پێوەرە نێودەوڵەتیەکان لە ئاستێکی بەرزی ریزی پێشەوەی وڵاتە گەندەڵەکاندایە لە سەرجەم ئاستەکان پاشەکشەیەکی گەورەی بەخۆوە بینیوە، بە تایبەتی لە دوای 2023 هیچ حکوومەتێک نەیتوانیوە گەندەڵی بە ڕێژەی قەترەیەکیش کەم بکاتەوە لەو دەریایە کە عێراق بە ناویدا تێپەڕ دەبێت کە دەریای گەندەڵیە. پێم وایە ئەوە ڕەنگە بەشێک بی لەو دروشمانەی کە بەڵێنی دابوو بە لایەنە سیاسیەکان، تەنانەت ڕەنگە ئیداری ئەمریکا یەکێکە لەو وڵاتانەی کە لە قبولکردنی بەڕێز زەیدی وەکو مەرجێک بۆ قبولکردنی کۆمەڵێک شت بوو. یەکێک لەوانە کە مەسلەی چەکداماڵین لە گروپە چەکدارەکان، هەروەها مەسلەی گەندەڵی، مەسلەی شەفافیەت، مەسلەی پابەندبوون بە سیستەمی بانقی نێودەوڵەتی، ئەمانە بەشێکن لەو سیاسەتە ئابووریەی. بۆیە سەیرەکەی یەکسەر دەستی کرد بە چاکسازی لە بواری دارایی و ئابووری و گۆڕینی سەرۆکی بانکی ناوەندی عێراق. چەندێکی ململانەی سیاسیە، یعنی سەبەر لە بینە بەرنامەکەەوە هەواڵێگە بوو دەڵێن فەرمانی گرتن بۆ نەوار عاسم خێزانی محەممەد حەلبوسی دەرکردووە و هەندێک زانێری ئاماژە بۆ دەکەن کار لە وڵاتدا نەما بێت. یعنی چەندێک ئەمە ئاماژەی بۆەوەی کە مانە جۆرێک لە ململانەی سیاسی. بەتەکید حکومڕانی لە عێراقدا دوور نییە لە ململانەی سیاسی، دوور نییە لە تۆڵەسەندنەوەی دەستەبژێری سیاسی لە عێراقدا. ئەو کاتانەی کە لە دەرەوەی دەسەڵاتن کۆمەڵێک هەڵوێستی جیاوازیان هەیە، بەڵام کە دەگەنە دەسەڵات بە شێوەیەکی تر مامەڵە و ڕەفتار دەکەن لە بەرامبەر ئەو کەسانەی کە لەگەر دید و بۆچوونەکانیان جیان یاخود وەکو نەیاری سیاسی دایان بینین لە پرۆسەی سیاسیدا. جا ئەمە لە نێو یەک پێکاتە بێ یاخود لە نێو پێکاتەی جیاواز بەرامبەر بە یەکتریش ئەنجام دەدرێت. بۆیە ئەو ململانەیە لە نێوان لایەنە سیاسیەکانی عێراقیدا هەیە بەتەکید وەجاهەتی زۆری تێدایە کە بەشێک لە تۆڵەسەندنەوەیە کە بە ناوی بەرەنگاربوونەوەی گەندەڵی، بە ناوی ئەنجامدانی چاکسازی، بە ناوی تەرشیقی ئیداری و حکومی لە وەزارەتەکاندا کۆمەڵێک پۆستی گرنگەیە
سەرک وەزیران دێ دەستی بۆ دەبا بۆ ئەوەی یەکەم شت ئەو بابەتە یا ئەو پۆستانە زۆر گرنگن بۆ هێشتنەوەی بەهێزی سەرکوەزیر لە مووقعەکەی خۆیدا یەکسەر دەستی بۆ دەبا و گۆڕانکاریان بێدەکا و کەسە نزیکەکانی خۆی دێنی لەو شوێنە دادنێ ئەمە هەموو سەرکوەزیرەکانی عێراق کردویانە بۆیە بەشێکی بۆ بەهێزکردنی پێگەی خۆیە بەشێکیش بۆ لێدانی نیارەکان و تۆڵەسەندنەوەی سیاسیە. باشە دکتۆر ئەمە تا کوێ بڕدەکا ئەمە بۆ عێراق دەخوا بۆ بورە دەنگت تۆزە قەتع دکتۆر دەڵێم ئەمە تا کوێ دەخوات تا کوێ بڕدەکات ئەمە بۆ عێراق دەخوات واللهی ئەمە دۆخی عێراق جیاوازە لەگەر وڵاتانی تر عێراق هەمیشە دۆخێکی ناسەقامگیری هەیە نمونەی عێراق لەسەر هیچ وڵاتێک جێبەجێ ناکرێ و نمونەی هیچ وڵاتێکیش لەسەر عێراق جێبەجێ ناکرێ ڕەنگە ئەمە لە زۆر وڵاتی تری شەروا بێ بەڵام عێراق لەبەرەوەی لە سیستەمێکی داخراوی مرکزیەوە هاتووە بەرەو سیستەمێکی بەناو فیدراڵ و کرانەوە و دابشکردنی دەسەڵاتەکان بۆیە ژمارەی حەزمی گەندەڵیەکان حەزمی پێشێرکردنی یاسا بە هەدەردانی دەرامەتی وڵات و داهاتی وڵات لەلایەن دەستەبژێری سیاسی سەرجەم پێکاتەکانی عێراق ئەمانە وای کردووە کە میلەتی عێراق بێ هیوابی لە هەموو حکوومەتەکان چونکە تا ئێستاکە ئەو هەموو خێر و بێرەی عێراق ئەو هەموو نەوتەی کە فرۆشراوە لە ساڵانی ڕابردوودا هاوڵاتی عێراقی ژێرخانی عێراقی هەستی پێ نەکردووە کە لە خزمەتی ئەواندا سەرف کراوە بەڵکو بەشێکە لە خۆدەوڵەمەندکردنی ئەو دەستە بژێرەی لە دوای 2023 هاتن کە هەندێکیان خاوەنی هیچ نەبوون خاوەنی سیارەیەکیش نەبوون کە لە هەندەران بوون کە لە دەرەوە بوون پێشەوەی ڕژێمەکە بڕوخێ بەڵام سەیرەکەی کەس هەلبوسی نەدەناسی کۆمەڵێک ناوی لەو شێوەیە کە جەناب داماژەت پێکرد ئێستا کە دەستە بژێرن و هێزی گەورەن لە هاوچەشە سیاسیەکانی عێراقدا کەس نەیدەناسین بەڵام ئێستا کە باس لە تریلیۆن و ملیاردێری و ئەوانە دەکرێت ئەمە لەکوێیان هێناوە ینی وەکو عەرەب گوتێنی من ئەینە لەکم هذا ئەمە پێویستی بە ئەو پرسیارە جددیەیە کە دەبێ نوێنەرانی گەلی عێراق کە پەرلەمانە مەفروزە ئەو ڕۆڵە ببینێ بەڵام بەداخەوە بەهۆی سیستەمی هەڵبژاردن بەهۆی سیستەمی سیاسی لە عێراقدا کە پەرلەمانتاران نوێنەرایەتی گەل ناکەن ڕاستە متمانە و شەرعیەتی گەل وەردەگرن بەڵام کە دەستنە پەرلەمان داکۆچی لە بەرژەوەندی حزبەکان داکۆچی لە کەسایەتیە گەندەڵەکان دەکەن کە دەستنیشانیان کردوون و ئێستاکە بە پێی کۆمەڵێک دۆسیە ئەمانە خۆیان گەندەڵن کۆمەڵی خەڵکی تریان نردۆ بۆ پارێزگاریکردن یاخود بۆ بداپۆشینی گەندەڵەکانان لە نێو پەرلەمان لە نێو دام و دەستگاکان جا ئەم پرسیارانە لەلایەن گەلی عێراقی و ڕێکخراوەکانی کۆمەلگەی مەدەنی و چاودێرانی نێودەوڵەتی بە ئاشکرا هەستی پێدەکرێت کە عێراق وڵاتێکە لەسەر دەریایەک لە گەندەڵیدا دەژی بۆیە من پێم وانییە بەو قەترەیە کە بەڕێز عەلی زەیدی باسی دەکات بتوانێت عێراق پاک بکاتەوە. زۆر باشە دکتۆر بەڵام ئەرە وڵەکانی دۆزینەوەی ئەم پارانە لە پێچکەوتپەنایە لە ژێر جێگەی نووسنا لە تەنووری قوڕا لە باخە لەم پارێزگا لەو پارێزگا ینی هەوڵی گرنگ نین لانی کەم بۆ چاوترسێنی هەندێکی دیکە بەتەکەیت هەوڵی گرنگە ئەگەر هەوڵەکان جددیبی وەکو باسمان کرد ئەگەر هەوڵەکان بۆ تۆڵەسەندنەوە نەبێت لە دەستەبژێرێکی دیاریکراو یا لە پێکاتەیەکی دیاریکراو بۆیە ئەما دەبێت بە استراتیژ بێ و بە پێی پلان و بەرنامە بێ و بەرچاوڕوونیەکی باشە بێ و کاری بەردەوام بێ نابێ لە قۆناغێکی دیاریکراودا بەرامبەر کەسایەتێکی دیاریکراو لە شوێنێکی دیاریکراو حاڵەتێکی لەو شێوە یعنی کەواتە عێراق ئەوەندە پاک و بێگەردە تەنیا لەو شوێنە ئەو پارەیە شاردراوەتەوە ئایا لە بانکە نێو دەوڵەتەکان ئایا جموجۆری بازرگانی شەرعیەتی ئەو سەرچاوە دارایی و مالیە گەورەیە کە هەندێک لە کۆمپانیەکانی عێراق و کەسایەتیەکان هیانێ لە کوێیان هێناوە ئەمانە پێویستی بە پلانێکی درێژخانی استراتیژی پێویستی بە پشتیوانیەکی نێودەوڵەتی هەیە زۆرێک لە شەفافیت لەو پرۆسەیەدا هەبێت. باشە دکتۆر زۆرێک لە پەیامیش نییە بۆی بڵێ ینی دەستکراوەیە و هەندێک کەسیش کە دەستگیر کراون هێزولایەنە سیاسیەکانیان زۆر بەدەمیانەوە نەچوون ینی جۆرێک لە پەیامیش بێ کە زەیدی دەستکراوەیە لەوەی کە ڕوبەڕووی گەندەڵی بێتەوە. زەیدی ئێستا لە ژێر گوشاری زۆردا هەیە بەڕاستی حکوومەتەکەی ینی لە کاتێکدا هاتووە عێراق لە دۆخێکی دارایی و ئابووری قورسدا دەژی بەهۆی ئەوەی کە شەری ئەمریکا ئیسرائیل ئێران لەم قۆناغەدا ڕاستە تۆزێک کاڵبۆتەوە بەهۆی ئەو ڕێکەوتنە کاتیەی کە بۆ ماوەی 6 ڕۆژ گفتوگۆ بەردەوام بێ لە نێوان ئەمریکا و
ئێران جۆرێک لە ئومێت هەیە کە شەڕەکە تەشەنە نەکاتەوە و جۆرێک لە فرۆشی نەوت زیاد بکاتەوە بۆ عێراق و تاوەکو داهات و بودجێ عێراقی بتوانێت دابین بکرێ. یەکێک لەو کارە گرنگانەی کە دەبێت کاری لەسەر بکە مەسلەی پابندبوونی زەیدیە بۆ بەڵێنێ بە ڕۆژاو و ئەمریکای داوە کە چۆن گروپە چەکدارەکان چونکە بەشێک لەو گەندەڵیانە لەلایەن گروپە چەکدارەکانی شەوە دەکرێت. خۆ مەسلە هەرتێکدانی دۆخی ئەمنی عێراق و ناوچەکە و هەرێمی کوردستان و پەلامەردانی خەڵکی کوردستانی لەلایەنە گروپە چەکدارەوە یاخود بەرژەوەندەکانی ئەمریکا بەڵکو ئەمانە خۆشیان بوون بە جۆرێک لە وەبەرهێنەر لە بواری دارایی و ئابووری و سوتەمەنی و کۆنتترۆلی جمگەکانی عێراقیان کردێ بە شێوەی نایاسایی لە بواری فرۆشی نەوت لە بواری دەوڵە خۆ دەوڵەمەندکردنی نایاسایی بە شێوەیەکی خێرا ئەمانە هەموو بابەتی گرنگن بۆیە بەلای زەیدیەوە دوو مەسەلە زۆر گرنگن و بە یەکەوەش گرێدراون. یەک گروپە چەکدارەکان چۆن احتیوا دەکرێت چۆن دەیان خاتەوە ژێر دەسەڵاتی حکوومەتی عێراقی و ئەگەر ئەوەی بۆ بچێتە سەر ئەو کاتە دەتوانێت لە بەرنامەی گەندەڵیشدا ڕوبەڕووی ئەوانە بێتەوە کە لە پشتی ئەو گروپە چەکدارانەوە خۆیان دەوڵەمەند کردووە بەهۆی ئەو گروپە چەکدارانەوە سەروەت و سامانێکی گەورەشیان بۆ خۆیان پێیا کردووە. جا ئەگە بتوانێت ئەو توانایی هەبێ ئەو کەسە من پێم وایە ئەنجامەکەی لە بەرژەوەندی گەلی عێراق دەبێت. بەڵام خۆی لە هەموو هەڵسەنگاندنێک بۆ حکوومەتی بەڕێز زەیدی هێشتا زوو ئێمە تەقیمێک بۆ ئەوە بکەین. ناکرێت ئێمە تەقیم لەسەر لێدوانێکی ڕۆژنامەنووسی یاخود ڕاگەیاندراوەیەکی سەرک وەزیران بکەین کە دەیەوێت شتێکی لەو شێوە بکە. خەڵک تەقیم لەسەر ئەساسی کردارەکان و دەرەنجامەکان دەکات. بۆیە ئێمە دەبێت چاوەڕێ بکەین بەلایکەم 100 ڕۆژ 200 ڕۆژی داهاتوو ساڵی یەکەمی حکومڕانیەکەی بەڕێز زەیدی جیاوازی چییە لەگەڵ ئەو حکومڕانیەی لە ساڵی یەکەمی سوودانی و کازمی و ئەوانی ترکە لە پێش ئەو هاتوون و ئەمانە دەبێت بزانین ئەو بەرنامە وزاریە کە پێشکەش پەرلەمانی کرد لە ماوەی ئەو ساڵەیە 6 مانگی داهاتوودا بەڕێز زەیدی کۆمەڵێک وعدی داوە ئەولەویاتەکان بە تەکید بۆ سەقامگیریە بۆ ئابووریە بۆ گروپە چەکدارەکانە بە تایبەتی لەو سێ دۆسیەدا بزانین توانیوێتی چه ئەنجامێک بەدەست بێنی ئایا گەیشتوتە خاڵێک لەو خاڵانەی کە ئاماژەی پێ کردووە و بەڵێنی بە گەل و بە لایەنە سیاسەکانی عێراق و بە دۆستەکانی عێراقیش داوە. جا بۆیە من ناتوانم لێرە برێم وڵای عەلی زەیدی تەنیا باسی لە دروشمی بەرەنگاربوونەوەی گەندەڵی و کۆمەڵێک پارەی لە ژێر شوێنە شاردراوەکان لە عێراق دەستی بەسەردا کرد ئەمە جدیەتی و حکوومەتە لە بەرەنگاربوونەوەی گەندەڵی نیشان دەدا. یعنی لە دزینی سەدا لە حکوومەتەکەی کازمیەوە تا ئێستاکەش تا ئێستا خەڵک ئەنجامەکانی وەک پێویست نەبینیوە کە بە ئیساب لە حکوومەتەکەی لە سەردەمی ئەودا ئەو بابەتە کەشفووە و دزی کراوە. بۆیە ئەمانە هەموو بابەتن لە عێراقدا قسە زۆر دەکرێت بەڵام ئەنجامی نییە لیژنە زۆر پێک دێ بەڵام ناگاتە دەرەنجامێکی کۆتایی بە تایبەتی لە مەسلەی کێشەکانی نێوان هەولێر و بەغداش ئەمە زۆر جار هەستی پێ دەکەین کۆمەڵێک لیژنە پێک دێن بەڵام بێ ئەوەی هیچ ئەنجامێکیان نەبێ بێ ئەوەی ببنە چارەسەر بۆ ئەو پرسە و کێشە هەڵپەسێدراوانی لێوان هەردوولادا هەیە. جا بۆ بابەتی گروپە چەکدارەکان بۆ بابەتی گەندەڵی بۆ بابەتی سەقامگیری لە عێراقدا ئەمانە دیسان بە پرسیار و بەکراوەی دەمێنێتەوە بەبێ ئەوەی ئێمە دڵنیابین لەوەی ئایا بەڵێنەکانی بەڕێز زەیدی چەند جدیت دەبێت چاوەڕێ بکەین 100 ڕۆژ یاخود 6 مانگی داهاتوو ئایا دەرەنجامەکان لەسەر ئەرزی واقعدا چۆن ڕنگدانەوەی دەبێت. باشە چەندە گرنگە ئەمە بۆ هەرێمی کوردستان یان هەرێمی کوردستان چۆن مامەڵە لەگەڵ ئەم حکوومەتەی زەیدیدا بکات؟ وڵا حکوومەتی بۆ هەرێمی کوردستان زۆر گرنگە وەکو حکوومەتێک وەکو هاوبەشێک وەکو شەریکێک لەگەڵ بەغدا بەیەکەوە کار بکەن. یعنی نەک بۆ ئێستا بۆ لە دوای 2023ەوە مەفروض بوو پەیوەندیەکانی دروستی نێوان هەرێم لەگەڵ بەغدا پەیوەندیەکی دروست بێ لەسەر بنەمای ڕێزگرتن لە ئەرک و مافە دەستوریەکانی هەردوو لە بەرامبەر بە یەکتری. بەڵام بەداخەوە بە تەکید ناکۆچە سیاسیەکان تێڕوانینی جیاواز ینی زیادەڕۆیی لێرە لە بەغدا لەسەر هەندێک پرس لەسەر هەندێک دەسەڵات ئەمانە هەردوو لای گەیشتۆتە گەیاندۆتە ئاستێک کە بەریەکەوتن لە زۆر قۆناغدا و لێکتێنە گەیشتن لە زۆر قۆناغدا ببێتە مای ماڵوێرانی بۆ گەلی عێراقەوە تەنانەت بۆ گەلی کوردستانی زیاتر بازەکە خەڵکی کوردستان و فەرمانبەران داویانە. حکوومەتی هەرێم بەداخەوە ئێمە ناتوانین بڕێن ئێستا حکوومەتی هەرێم حکوومەتێکی تەواو هەڵبژێردراوە خۆتان دەزانن ئەمەوە ئەم حکوومەتە دەبێتە دوو ویلایەت ویلایەتی یەکەمی خۆی تەواو
کرد پاشان دەبەوە هەڵبژاردن بکرێ و ئەمە نزیک دەبینەوە لە 2 ساڵ هەڵبژاردن تەواو بووە بەڵام حکوومەتی کاربڕێکە تا ئێستاکەش حکومڕانە لە هەرێمی کوردستان بەهۆی خلافاتی سیاسی نەتوانراوە حکوومەتێکی یەکگرتووی کارە بۆ کابینەی دێم پێک بهێنرێت بەتاکید زۆری لاواز کردووە. گومان لەوە دانیە کاک ڕامکۆ یعنی ئێستا تێڕوانین لە بەغدا بۆ ئەم حکوومەتە یعنی هیچ وەکو ئەوە نییە حکوومەتێکی هەڵبژێدراوی بەهۆی دەرەنجامی هەڵبژاردنەکان و بەهۆی ڕێکەوتنیەکی سیاسی گەورە لە نێوان یەکێتی و پارتی و لایەنەکانی تری کە بەشداری تێدا دەکەن چونکە ئەو کاتی ئەو سەرۆک وەزیرەی کە دەچێتە بەغدا ئەگەر بە پشتیوانی یەکێتی و پارتی و لایەنەکان پێکاتی بێ و بەوە بێ تەکلیف کرابێ بەتەکید بەهێزەوە دەچێتە بەغدا بەهێزەوە دەچێتە تورکیا بەهێزەوە دەچێتە ئێران قسە لەسەر مافەکان و شایستەکانی خەڵکی کوردستان دەکات. قسە لەسەر گەشە پێدانی خەڵکی کوردستان و مافەکانی دەکات بەڵام ئێستا حکوومەت تەنیا ئەرچی ئەوەیە حکوومەتی هەرێمی کوردستان کە چاوەڕێی ناردنی ئەو بەشە پارەیە لە موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستان و پابندبوون بە هەندێک مەرجی تری بەغدا کە حکوومەتەکان لە دوای 2007ەوە خەریکە ڕۆژ بە ڕۆژ هەندێک مەرج بەسەر بە هەرێمدا دەسەپێنن و هەندێک لەو بوارانەدا ڕێک دەخەنەوە بە تایبەتی مەسەلەی سیستەمی ئەسیکۆدا هەرێم زۆر ناڕەزایی دەربڕی لە سەرتاوە کە ئەوەی ناکە بەڵام دوایی هاڵ قبولی کرد لە بەرامبەردا بەغدا هەندێک ناحەقی بەرامبەر بە هەرێم دەکرد دەیویست هەندێک دەواازەی سنووری معەن دیاری بکە کە ئەمە کراوە بێ بۆ هەموو کاتێک بۆ هەموو کاڵایەک بەڵام لە هەرێمی کوردستان دەواازەکان محدد بن کە چی پێدا دێتە ژۆرێ ئەوەی نابی بە هەرێمدا بێ ئەوە دەبێ بە هەموو عێراقدا بێ بەڵام بۆ هەرێم حرامە ئەمانە بەشێک لە نیەتی سیاسی خراپ لە بەغداوە هەبووە ناکرێ ئەوە نادیدە بگرین کە برین بەغدا وەڵایی نیەتیان زۆر پاکە زۆر پەرۆشی دەستور و مافەکانی خەڵکی کوردستانن بە پەرۆشەوە تەمەشا دەکەندیانەوێ سیستەمی ئەسیکۆدا لە پێناوی شەفافەتی عێراق نا ئەوانش کێشەی دەواازە سنووریەکانیان هەیە بەڵام ئەم سیستەمی ئەسیکۆدا سیستەمێکی باشە لە بەرژەوەندی شەفافەتدایە من پێم وایە عەلی زەیدی ئەگە بتوانانی ئەم سیستەمە بەدات پەروەرانە و بە یەکسانی لە سەرجەم دەواازەکانی عێراقدا جێبەجێ بکە بەشێکی باش لە بەرنامەی بەرەنگاربوونەوەی گەندەڵی دەچێتە پێشەوە و دەتوانێت دواتر لە سێکتەرەکانی تری کە تا ئێستاکەش گەندەڵی وەکو پەتایەک و وەکو نەخۆشەشی کوشندە لە هەناوی حکوومەت و کۆمەلگای عێراقیدا خۆی مەلازداوە لەوێش دەست بە نەشتەرگەری بکە و هەوڵەکانی خۆی بدا بۆ چارەسەرکردنی ئەو پرسە. سپاس دەکەم بەڕێز دکتۆر تارق جەوەر چاودێری سیاسی شۆڤەکاری سیاسی سپاس کە لەگەڵمان بووی لەو لێرەوە زۆر سپاس.